لە ڕووی دەرونی و لە ڕووی اختصاسەکەی خۆمەوە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئارامی. ئەو شتەی ئەوەی کە ئێستا ئێمە زیاترین شت پێویستمان پێیەتی دروستبوونی ئارامیە لە ناخی کەسەکانە، چکە لەم ڕۆژەدا ئێمە زیاترین شت کە فەقدی بکەین ئەوەش ئەوەیە ئارامیە. ئێمە هەموو ئارامیمان لەدەستاوە، یان ئەوەتانەیە سەیرەکەی ڕۆژ بە ڕۆژ توانای تەحمل و بەرگریکردنت کەم دەبێتەوە بۆ لەبەرەوەی فشار و سترێس زیاترە. ئەو ئارامی ئەوەی کە بەکاری ئەهێنی بۆیە ڕوبەڕووی فشارەکانی ڕۆژت ببیتەوە، سەیرەکەی لەو ئاستەیانیە کە بتوانێت بەرگری دەرونیت بەرز بێتەوە، بتانی ڕوبەڕووی کێشەکان ببیتەوە، کێشە چارەسەر بکەی، کۆنتترۆلی خووە خراپەکانت بکەی، کۆنتترۆلی تووڕەبوونت بکەی، بتانی بڕیارێکی حەکیمانە بیت لە بەدرێژایی ڕۆژەکەت. بۆیە مەسەرەن ئەو شتەی ئەوەی کە ئێمە پێویستمان پێیەتی لە ڕووی دەرونیەوە ئەوەیە لە ڕووی ڕۆحەوە گەشە بکەین، لە ڕووی دەروونەوە گەشە بکەین، زیاتر لە خۆمان ورد بینەوە. ئەمە ڕۆژوو دروستێکات یا ئەبێ ئێمە وا بکەین بۆ ئەی ڕۆژێکی تەندروست بکەین بگرین؟ بڵێ ڕۆژوو هۆکارێکە، ئامرازێکە بۆ بەدەستهێنانی ئەو شتە، تاکە ئامراز نییە هەڵبەتە.